لە بەرامبەر کەڵەکەبوونی کێشە و گرفتەکانی یانی وەرشی هەڵەبجە ئەمڕۆ هەفتە یاریزانیانەکە بایکۆت یاریەکەیان کرد لە ڕانیە. ئەو یاریزانانە دەڵێن ماوەی 50 ڕۆژە موچیان پێ نەدراوە و جگە لەوەش پێداویستیەکانیان بۆ دابین ناکرێت. ئەو یاریزانانە دەڵێن لە ئێستا بەدواوە تاکو ئەو ستافە نوێی هەڵبژێردراوە دەست لە کار نەکێشنەوە ئامادە نین یاری بۆ یانەکە بکەن. وەک یاریزانانی تۆی پێ یانەی وەرشی هەڵەبجە پاش یاری یانەکەمان لەگەڵ یانەی وەرشی بازیان کەوا بایکۆتی مەشقوڕایەنانمان کردووە ئەو یارێ نەبووە بە کێشە بەڵکو هەر کێشەکە لە سەرەتاوە دەستی پێ کردووە و لەو یارێدا گەشتۆ دەبن بەست کەوا ئێمە بۆ کۆتایی ئەم مانگە 45 ڕۆژ زیادی کردووە کەوا موچە و شایستەی داراییمان وەرنەگرتووە کەوا لەوانەیە هەموو وەرشکاران بزانن موچەی یاریزانانی یانەی هەڵەبجە بەرزترینیان 300,000 و بە شێوەیەکی عام لە 250,000 تەکلیفەکە کەوا ئەتوانین بڵێن هاوکاری ڕۆژانەی یاریزانەکانە نەک موچە. ئێمە لێرە ڕایەگەێنین کەوا ئیدارەی یانە نەیانتوانیوە لە ئاستی متمانەی دەنگدەرانیان بن. ئێمە ڕایەگەێنین ئەگەر ئەوان دەست لە کار بکێشنەوە ئێمە خۆبەخشانە مەسئولیەتی یانە خەنە سەرشانی خۆمان و ئەمساڵ کۆتایی بەخولێنین و لە ئێمە هەتاوان بەردەوام بن ئێمە بایکۆتی یاریەکانی یانەی وەرشی هەڵەبجەیەکەین بۆ زانیاری هەموو لایەکتان کەوا ئێمە ئەمساڵ چەند گرفتمان هەبووە هاتوون کەوا هەندێک کەس باسی دڵسۆزی و ڕێکردنەوەی یانەیەەکە با ئێمە باسی نێشت بکەین. جامی کوردستان بە خۆبەخشی یاریزان هاتۆتە یاریگاوە لەبێر خاتری ناوی هەڵەبجە تەنها لەبەرەوەی یانەی وەرشی هەڵەبجە غەرامە نەکرێ و سزا نەدرێ لەلایەنێکی تۆی پێی کوردستانەوە. یاری کۆیە ئێمە کەوا بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ و 2 شەو لەوێ ماوینەتەوە بە سەرما و بۆ وەزعی بەفربارینەکەوا وتان ئاگادارن یەکێتی تۆی پێی کوردستان مەسروفی ڕۆژێکی خستۆتە سەرشان هەر 3 ڕۆژەکە 20,000 دینار دراوە بە یاریزانی یانەی هەڵەبجە کەوا یەکێتی تۆی پێش ڕۆژێکی بۆ زیاد کردووە تاوەکو ئێستا و ڕۆژەشان نەگەڕاندوێتەوە بۆ یاریزان. داخەوە ڕازگۆ نەبوو لەگەڵ ئێمە یا سەرۆکێکە کە بەڕاستی بۆ شوێن و مەنسەبەکەی خۆی ئامادەیە هەموو هەڵەبجە بفرۆشە نەک یاریزانەکان بۆی ئەبێ خۆشی باجەکەی با من لێرە و داوا لە هەموو وەرزشکارەکانەکەم و داوا لە هەموو بەرپرسەکانی ئێراکەم هەتا ئەو سەرۆکی یانی وەرچی هەڵەبجە بێ کەس بەدەم یانی وەرچی هەڵەبجەوە نایە هەتا بێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواواچێ لەبەرەوە کۆمەڵێ بەڵێنەیە لەسەر قسەی خۆی و هیچیشی جێبەجێ ناکە. کۆتا بڕیارمان ناوە ئێمە ئەگەر ئەم ستافە ئەگەر بێت و ئێسەش مەعاش بن بە یاریزان ئێمە ئامادەنین لەگەڵیانە کار بکەین. ئێمە بەڵێنمان ناوە بە بێ بەرامبەر ئامادەین لە پێناوی یانەی وەرچی هەڵەبجە و لە پێناو گەورەی ناوەکەی هەڵەبجەیە بەبێ بەرامبەر یاری بکەین و ئێمە توان بڵم 7 بۆ 18 یاریزانی بایکۆتمان کردووە و ناتوانین بینە ناو ساحەوە هەتا ئەم ستافە لێرە بن چونکە بەڕاستی لەگەڵ ئەوانە ناتوانین ئێمە ئیشکەین.